ئێرە گەڕێکی خەباتە لە شاری سلێمانی. لەم خانۆدا دایکێکی تەمەن 50 ساڵ و کوڕە 12 ساڵانەکەی بەناوی محەممەد بەختیار کە خوێندکاری پۆلی حوتەمی بنەڕەتیە و کچە 10 ساڵانەکەی بە غازی زۆپا گیانیان لەدەستدا. سەرەتا من یەکەم کەس خۆم هاتم بە تەنیا هاتم لە دەرگاکەم زۆرە دەرگای حەوش نەیکردەوە، دوایی بەسەر دەرگاکە سەرکەوتم چوومە ئەو دیوە لە دەرگای مەدخەلەکەمدا مەدخەلەکەشی هەر نەکردەوە، زۆرم لێدا تەنها دراوسیانە و کاگازە دراوسێتی ئەوە لەگەڵمان هاتە ژوورەوە، زۆرمان لە دەرگاکەیە یعنی هیچ نەبوو، سەوتی نەبوو، بەڵحاصل دوای تالیبەرێکە مێنا دەرگای مەدخەلەکەم شکان کە شکانم چوومە ژوورەوە گیانیان لەدەست بوو. من 3 ڕۆژ لەمەوە پێش بینیم ئیتر نەمبینیەوە تۆیتر کاکە بەخوای وتم لەوانە نەوت وەرگە ماڵەوە وتم ئاگاداری کەەوە ئیترم هاوتم مێشکێنە کاکە بەشم چوو بێ بە ئەو مەکتەبە خواب بکات چوو بێ بە ئەو مەکتەبە بەشم براگەشیم نار بۆ مەکتەبە هەر نەمێش بیشکێنە براگەی ئێتر کاتێک چوونە بەس تالیبەرەکەش شیشەشکانمان فەقیرانە ئەبەوە هینە نەمان بینە سەشەڵا. تەرمی هەرسێشیان گواسترایەوە بۆ پەیمانگای پزیشکی دادی لە سلێمانی. دوای توێکاری بۆ تەرمەکەیان ئەو ئەنجامە پشتڕاست کرایەوە کە بە غازی زۆپا گیانیان لەدەستداوە. هەلە بە زۆپای غاز مردووە بۆ غازە تەمەنوشتیان چۆن ئێستاس؟ 72 کچەکەم ئەوی کوڕەکەشی 12 ساڵە کچەکەشی 10 ساڵ. هەرێکە لە وتەبێژی پۆلیسی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسییان لەو ڕووداوە کرد. ئەوەی پەیوەستە بە ڕووداوەکە ئێمە کۆمان کردوێتەوە بە بۆچوونی لە کەڵەکان ئەوەی کە ئێمە گومان لێ بکرێستا ئەمە غازی زۆپاکەیە کە بۆتە هۆی گیانە دەزانیان لاشەکانمان هێناوەتە نوژایی دادوەری بۆ زانینی ڕاستەقینەی گیانە دەزانەکانیان. دوای ئەوەی کە لەلایەن پزیشکانی بەڕێزەوە توێکاری بۆ کراوە بە پێی بۆچوونی ئەوانە پێی پزیشکی زانستی پزیشکی هۆکارەکەی یەکەم مۆکسیدی کاربۆن بووە تا ئێساش ئێمەش چاوەڕێ بڕیاری دادوەرەکەین. کەشوهەوای ساردی هەرێمی کوردستان و نەبوونی سیستمی گەرمی و خراپی نەوت و سۆپاو لە هەندێک لە ڕووداوەکانیشدا نەبوونی نەوت لەو هۆکارانن کە ڕووداوی خنکانی زیاد کردووە و ساڵانە چەندین کەس دەبنە قوربانی گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.